ئەوەی بەڵگەنەویستە بۆ گەلی کوردستان هەر کاتێ پارتەکانی یەکریزی چوبنە گۆڕەپانی کاری سیاسی بە تایبەتی لە گوتاریان لەگەڵ حکوومەتی ناوەندی سەرکەوتوو بوون، بەڵام با پێچەوانەوە پەرتەوازەیی دەستکەوتەکانی ڕابردووشی لەدەستداون. لە دوای 30 ساڵ لە حکومڕانی پارتی و یەکێتی هەمیشە جیاوازیەکان نەهامەتیان بۆ گەلی کورد وەدیهێناوە، لەوانە جەنگی ناوەخۆ کە هەزاران قوربانی لێکەوتەوە گەیشتە ئەوەی ئاواتی ناحەزانی هێنایەتی و کورد بۆ خۆی پەلکێشی دوژمنەکانی کرد بۆ لەکەدارکردن و بێهێز و لەرزۆکردنی ئەزموونەکەی. گەرچی لە دوای ڕوخانی بەعس و دەستپێکردنی قۆناغێکی نوێ لە عێراق هەلی زێڕینی زۆر بۆ گەلی کورد هاتە پێشەوە، هاوکات لەگەڵەوەی ئەو هەلانە کرانە قوربانی خواستە مادی و دەستکەوتە حیزبیەکانی دەسەڵاتداران، بەڵام دوجار شەڕ بۆ ئەم دەستکەوتانەش بوونە دیاردەیەکی ترسناک و ئابڕوبەر و پەرتەوازەی ڕیزەکانی. لەم کاتەدا چاوچونۆکی و پاوەنخوازی بە شێوەیەک ڕیزەکانی کوردەواری تێکداوە سەرڕای ئەوەی پێگەی کورد لە بەغدا بە یاسا و نەریتی حکومڕانی دوای 2003 چەسپێنراوە کەچی زۆر جار وەرگرتنیان دەدەنەوە دەستی پێکاتەکانی دیکەی عێراق، هەروەها پۆستی سەرۆکۆمار و وەزیر و فەرمانبەرانی باڵای دیکە. When we passed our oil investment law 15 years ago to a region that produces and exports. گەرچی دەستگا میدیایەکانی سەربەدەسەڵات شانەمەی زۆریان بۆ ئەوە هۆنیەوە کە گوایە هەرێم چۆتە سەر نەخشەی وزەی جیهان و ئەوەش کاریگەری دەبێت لەسەر سەروەری خاکەکەی، بەڵام بەهۆی پاوەنخوازی لەو کەرتەشدا کە ناویان لێ نابوو سەربەخۆیی ئابووری لەلایەک بۆ هۆی پشترانی پشکی هەرێم لە بودجەی فیدراڵی و بێبەشکردنی ملیۆنان هاوڵاتی لە موچە و خزمەت گوزاریەکان و خوڵقاندنی قەیرانی ئابووری و لە لایەکی دیکەشەوە ناشەفافی و پشتگوێخستنی یاساکەی پەرلەمان بۆ کردنەوەی سندوقی داهاتەکانی ئەو کەرتە دەستکەوتەکەیشی لە تاریکیدا هێشتەوە و دوجار مشتومڕ و ململانەی لە پێناوی داهاتەکانیدا یەکریزی ئەو دوولانەی دەسەڵاتی خستووەتە بەردەمی هەڵوەشاندنەوە. لەم کاتەدا ئاماژەکان بۆ ئەوە دەچن کە لە داهاتووی نزیکدا ئەو کێشەی کە پاوەنخوازی و چاوچنۆکی هەندێک دەسەڵاتدار بە قاری ئالۆزیدا بردووە لەسەر مێزی نایێرانی بەغدا چارەسەر بکرێت. ئەوانەش کە گرەویان لەسەرەوە دەکرد کۆمپانیەکانی نەوت و وزەی جیهانی وەکو پۆلیسی بەرژەوەندەکانیان بیان پارێزن و دەستبەرداریان نەبن، دەبێ بزانن ئەو کۆمپانیانە بەرژەوەندیان لەگەڵ حکومەتی فدراڵی زۆر گەورەترە، بۆیە دوور نییە لەسەر پشکەکانیان لە کێڵگەکانی هەرێمدا لەگەڵ بەغدا ڕێک بکەون. بە تایبەتی داهاتی ئەو کارتە بەپێی دەستوری عێراق دەبێ بگەڕێتەوە بۆ خەزانەی فدراڵی.